وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. هزاران هزار جار سپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهانیان کە ئەم ساڵیش بە خزمەتی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان گەیشتینەوە. خوای پەروەردگار لەشمان ساغکە، دڵمان خۆشکە، کوردستان و وڵاتانی جیهان پڕ لە ئاشتی و ئارامیکە، لە جەوێکی هێمندا ڕەحمەتی خوای پەروەردگارمان بەسەرا بڕژێ، ماڵەکانمان گەرم و گوڕ بێ، وڵاتمان هەرزانی بێ، میلەتمان دڵخۆش بێ، هەموو ماڵەکانی خوای پەروەردگار لەم ڕەمەزانەدا بە تاعەت و عیبادەت و ئیخلاس و دڵسۆزی موسڵمانان گەرم و گوڕ بن. ئێمەش بتوانین ئینشا ئەڵڵا لەم ڕەمەزانەدا وەکو ڕەمەزانەکانی ڕابردوو بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار زنجیرە باسێکمان هەبێ لە شەوانی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا لەگەڵ جەنابتاندا لە مزگەوتە و لەگەڵ ئێوەی بینەرانی ئەم وتار و زنجیرە باسە بەویستی خوای گەورە بە یەک شاد بین و باسێکی دین و ژینمان بکەین. زنجیرە باسی ئەمساڵمان ئینشاء الله تعالى بە ناونیشانی یاد، وشەی یادمان لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششەوە وەرگرتووە کە خوای پەروەردگار لە سوورەتی ئەذاریات لە ئایەتی 52 بۆ 55 دڵی پێغەمبەری خوا دەداتەوە صلی الله عليه وسلم، دڵی ئێمەی ئیماندارانی ئومەتی دەداتەوە. دەفەرمێ كذلك ما أتى الذين من قبلهم من رسول إلا قالوا ساحر أو مجنون أتواصوا به بل هم قوم طاغون فتول عنهم فما أنت بملوم وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. کاتێک کە قوڕەیشیەکان بتپەرستانی مەکە زۆر ئازاری دڵی پێغەمبەری خۆیاندا صلی الله عليه وسلم، پەروەردگار خۆشەویستەکە و پێغەمبەری هەڵبژێردراوی خۆی و خاتەمی پێغەمبەران محەممەد صلی الله عليه وسلم دڵنەوایی دەکات. دەفەرمێ ئەگەر کاتێک بتپەرستانی مەکە و دەوروبەری مەکە ڕێگا لە دینەکەت دەگرن و گاڵتەت پێ دەکەن، ناو و ناتۆرەی ناشرینت لێ دەنێن، پێت دەڵێن محەممەد شێتە، پێت ئەڵێن ساحیرە، پێت ئەڵێن درۆ دەکا، ئیفک و نیفتەڕاه و درۆ بەدەم خواوە دەکا، ئەڵێ ئەمە قورئان و کەلامی خوایە و خۆی هەڵی بەستۆ بەدەم خواوە، پێ دەڵێن معەللەمە، ئەوە خەڵک فێری کردووە، ئەو قسانی لە خەڵکی تر بیستۆ و ئەیکا بە کەلامی خوا و بە خەڵکی دەڵێتەوە بە ناوی پێغەمبەرایەتیەوە، پێت ئەڵێن کەوا فاڵچیە و باسی داهاتوو دەکا، هەروەها ناو تۆرەی ناشرینت بە شوێن دەخەن، پێت دەڵێن ئەساطیر الئەوەلین دەژێڕێتەوە، ئەمە هەر چیرۆک بێژە، ئەمە چیرۆک خوێنێک چی حکایەت جێڕەوە نەبێ، ئەم محەممەدە نەعوذ بالله هیچی تر نییە، هەر باسی قەومی ساڵح و هود و لوت و فڵان وای کردووی تر، هەر خەریکی ئەو قسە و باس و مێژ و حکایەت و چیرۆکخوانەیە. چۆن پێغەمبەر دەبێ وابێ؟ خوای پەروەردگار فەرمووی هەموو کافرەکانی پێش ئەم قەومەی تۆش هەموو خوانە ناسان و دوژمنانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم، سەلات و سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێت لە هەموو زەمان و زەمینێکدا تا سەردەمی تۆ ئەی خۆشەویستم ئەی محەممەد صلی الله عليه وسلم، هەر پێغەمبەرێک هاتبێ بۆ ئەو قەومە لاروی لەوێرە پیان وتووە ئەوە ساحیرە یان پیان وتووە شێتە، جارە بۆ وتویانە ساحیرە، جاری شە بۆ وتویانە نەبابە، ئەمە هەر قسەکانی تێکەڵ و پێکەڵ، ئەمە هەر شێتە و قسەکانی سەروبەریان نییە. ئەتەواصەو به، ئەڵی لە یەکیان جێڕاوەتەوە، واتە وەکو ئەوەی وەسیەتیان بۆ یەک کردبێ، ئەوە ئێمە چۆن دژایەتی ئەم پێغەمبەری خوامان کرد، ئەی قەومە بێدینەکەی دوای ئێمە، ئێوەش ئاوا دژایەتی پێغەمبەری سەردەمی خۆتان بکەن، بەڵام خۆ ئەوان یەکتریان نەبینیوە، ئەوان نووسراویان بۆ یەکتر بەجێ نەهێشتووە، بەل هم قەوم طاغون، ئەمانە بۆ خۆیان کەسانی لابەلان، کەسانی دڵڕەش و دڵکوێرن، ئەمانە بۆ خۆیان وێرانن. بۆیە لەم سەردەمەی ئێستای ئێمەشدا کەسانێک دەبینی وەکو چۆن ئەبوو جەهل ئەبوو لەهەب دژایەتی ئیسلام و پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم، واللهی دەڵێ ئەبوو جەهل لەگەڵ یا دانیشتووە، ئەبوو لەهەب لەگەڵ یا دانیشتووە،
دەرسی ئەم مشریک و منافقانەی ئێستاشیان داداوە، ئەم ملحیدانەی ئێستایان داداوە کە چۆن دژایەتی خوا و پێغەمبەرەکەی خوا و ئیسلام بکەن، بەڵام خۆ یەکتریان نەبینیوە. ئەمانە هەمویان لە ئەسڵدا خۆیان دڵیان مۆری ڕەشی لێدراوە بەهۆی کردەوەی پیسیانەوە، بەهۆی دڵی بۆ گەنیانەوە. فتەوەلە عنهم، ئەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم، تۆ پشتیان تێکە. پشتیان تێکە مانای ئەوە نییە بانگەوازیان مەکە بۆ ئیسلام. جایشی پێغەمبەر چییە؟ یعنی زۆر سەرقاڵ مەبە بە قسە و باسەکانیانەوە. فەما ئەنتە بیمەلوم، تۆ لە لۆمەکراونی، تۆ سەرزەنشتکراونی لەسەرەوەی کە ئەوان ئیمان ناهێنن، تۆ تەنها ڕاگەیاندنی ئیسلامت لەسرە پێیان. وەذەکر، بەڵام ئاگاش لێبێت کە خوا دەفەرمێ فتەوەلە عنهم، پشتیان تێکە، مەبەست ئەوە نییە قسەیان لەگەڵ مەکە، نا، بەردەوام یادیان بخەوە. وەذەکر فەئینە الذیکرا تەنفع المؤمنین، یادی چیان بخەوە؟ بانگیان کە پێیان بڵێ ئەی خەڵکینە، سەرنجی ئەو ئاسمانە بدەن، سەرنجی ئەو خۆرە بدەن، سەرنجی ئەو مانگە بدەن، سەرنجی ئەو هەموو ئەستێرەی ئاسمانە بدەن، سەرنجی ئەو زەویە بدەن کە لەسەری دەژین، سەرنجی لاشەی خۆتان بدەن، هەر لە خۆت وردبەوە. دەکرێت نیگارێک بەبێ نیگار کێشێک دروست بوو بێ، دوخوات تابلۆیەکت بینیوە، نیگارێکت بینیوە، بڵێ ئەمە هەل لە خۆیەوە ئەم ڕنگانە چوونە پاڵیەک، هیچ کەسی عەقڵی ئەوە قبوڵ دەکا و دێڵە قسەی وا لە دەمی دەرچێڵە نەوەڵڵا. دەیتخوا دەکرێت ئەم جسمە جوانە بەو هەموو وردیەی کە تایەتی و زانستی پزیشکی تا قیامەتیش ناتوانێت هەمووی بدۆزێتەوە، توخوا ئەمە دەکرێت ئەم جستەیە وا لە خۆیەوە دروست بوو بێ. ئەم ئاستێرە و مانگ و خۆرە هەر ئاوا لە خۆیەوە بەم نیزامە ڕێک و پێک و جوانە دروست بوو بێ، ئەم زەوی هەر بەبێ خالق ئاوا دروست بوو بێ. پێیان بڵێ ئەگەر ئەو ئەڵڵایە بڕیار دەدەن بەڵێ خوا دروستی کردووە، توخوا دەکرێت خوا یارمەتی دەری هەبێ، هاوبەشی هەبێ، خوا دوان بێ و سیان بێ، لەسەر زەویدا نوێنەری هەبێ، ئەم بتە تۆ نەتوانی دەنگت بەخوا بگە، لەڕێی ئەم بتەوە، لەڕێی ئەم بەردە دروستکراوەوە دەنگی تۆ بەخوا بگە، لەڕێی ئەم دروستکراوە کە خۆی مەخلووقە تۆ بیکەی بە هاوبەشی خوا، بڵێ دەنگی من بگەیەنە بەخوا و هاوکاری خوا ببەوەی ئەم کارم بۆ بکرێ. ئەمە دەکرێت شتیوە بیریان بخەوە، عەقڵیان بجوڵێنە، بە ئاگایان بێنەوە. فإن الذكرى تنفع المؤمنين، چونکە یادخستنەوەی بەردەوام سود دەگەیەنێ بە ئیمانداران. ئەوەی زەڕەیەک بەرەکەتی ئیمان قابل بێ بچێتە دڵیەوە کاری لێ دەکا. ئەمڕۆ ناسپەی ناساڵێک ناساڵێکی تر لەگەڵیان بەردەوام بە، بۆیە سەحابە هەبووە 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ دوژمنایەتی ئیسلامی کردووە، بەڵام بەم یادخستنەوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەڕێی قورئانەکەوە ئەلحەمدولله، چونکە ئەهلی ئیمان بوو، چونکە دڵەکەی قابلی هیدایەت بوو، پاک بوو، هێشتا فیتڕەتی پیس نەکردبوو، هیدایەتی وەرگرت. ئەم زنجیرە باسانەی ئێمەش بەڕێزان کە لە زنجیرە باسی یادی ئەم ساڵدا لە ڕەمەزانی ئەم ساڵدا بە ناوی یادەوە باسی دەکەین، باسی دینە، باسی ژیانێکی جوانە، باسی سەرفرازی قیامەتە، باسی بەیەکەوە ژیانی موسڵمانانە، باسی ڕاستکردنەوەی هەڵەکانمانە، ئەوانەی کەوا تێماندا خراپە ئەبێ بۆڵبژێریکەین، لای بین، بژاریکەین، ئەو سیفاتانەی کە جوانن تێماندا یادی یەکتری بخەینەوە. زنجیرە باس یادوان دەخاتەوە لە زنجیرە باسی یاددا، یادی یەکتری دەخینەوە و تۆخی دەکەینەوە، ناهێڵین لە ژیانی موسڵمانەتی و ئینسانیماندا کاڵ بێتەوە. بۆیە بە ئەندازەی ئەوەی کاتێک کە قورئانت بۆ دەخوێندرێتەوە، کە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دەخوێندرێتەوە، کە گوێ لە وتارێک دەگری، کە ئامادەی جومعەیەک دەبی، کە دەچی بە کۆڕێکی ئیماندارانە و زنجیرە باسێکی ئاما لای مامۆستایەکی ئاینی مزگەوت، بە ئەندازەی ئەوەی کارت لێ دەکا، بە ئەندازەی ئەوەی دڵت خۆش دەکا، دڵی بۆ دەکەیتەوە، پێی مرتاحی، لە دەرەوەی مزگەوت، لە دەرەوەی گوێگرتنەکە دەیکەیتە کردار لە ژیانتدا، بە ئەندازەی ئەوە ئیمانت بەهێزە، بە ئەندازەی ئەوە دڵت بە خۆش بێ، دڵت بە خۆت خۆش بێ، نیشانەی ئەوەی ئیمانەکەت بەهێزە. بەڵێ ئیشی ئێمەی بانگخواست هەر یادخستنەوەیە، نەک دادگاییکردنی خەڵکی و پۆلێنکردنی خەڵکی بۆ بەهەشتی و دۆزەخی و فاسق و فاجر و مبتەدیع و منافق. ئێمە تەنها سیفاتەکان دەبێ باسکەین، نەک بە شەخص پەنجە بخەینە سەر فڵان کەس ڕسمەکەی دانێن لە فەیسبوک زەڕبێکی سووری بەسەردا بێنن. نە، لە نزیکەوە بڕۆ نەسیحەتی بکە، ئامۆژگاری بکە، بە تەنها لەگەڵیا دانیشە هەڵەکانی پێ بڵێ
وە لە کۆڕی گشتیشدا بڵێ ئەم سیفەتانە لە هەر کەسێکا بن مبتەدیعە، لە هەر کەسێکا بن فاسقە، لە هەر کەسێکا فاجرە، ئەم سیفەتانە چونکە خوا بە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم دەفەرمێ فەذەکر ئینەما ئەنتە مذەکر، یادیان بخەوە چونکە تۆ تەنها یادخەرەوەی لەستە عەلەیهیم بموسەیتر، تۆ زاڵ نەکراوی بەسەریاندا بەس زۆر دەبێ خەڵک ئیمان بێنێ. إلا من تولى وكفر، يعني فذكر إنما أنت مذكر إلا من تولى وكفر، لكاتي بانقواز وياد خصنوي خلقيش دا كباسي خواو إسلام وإيمان وقيامتيان بودكي خلقان كان كافرين بيد هل بروات بينا كان خلقان كان هل آمادنين جيشد بو بقرن قفتو قول لقلاب كان پشتت تيدا كان فيعذبه الله العذاب الأكبر أو كساني پشت إسلام دا كان ئەو کەسانی کەوا ڕاستیەکان دەزانن بەخوا دەزان ئەم ئیسلامە حەقا ئەم قورئانە حەقا بەڵام پشتی تێدەکەن کافر بوونی خۆیان ڕادەگەێنن ملحید بوونی خۆیان ڕادەگەێنن خوای پەروەردگاری جیهانیان عەزابێکی زۆر گەورەیان دەدا. ئینە ئیلەینا ئیابەهم، ئەوانە گەڕانەوەیان بۆ لای ئێمەیە، ئەو کافرانە ئەو بێباوەڕانە ئەو منافقانە بۆ کوێ دەڕۆن؟ هەر ئەبێ بچنەوە بەر بارەگای خوا. 100 ساڵ دوژمناتی ئیسلام دەکەی دەمری کە مردی بۆ کوێ دەچی؟ ئەچێ بەردەستی خوا. ثم ئین عەلەینا حیسابەهم، وەکۆی لە دنیاشدا هەر لەژێر دەستی خوادای خۆ خوای گەورە ئەوە ئەلعەدلە، ئەوە دنیای کردو بە مەیدانی تاقیکردنەوە، ئەینا هەر لەگەڵ یەک وشەدا زمانت لاڵ دەکا، هەر دەنگەژەکانت تێکدا، هەر هەناسەت بگرێ قسەیەک دەدەم تا نایەتە دەرەوە، هەر لێوەکانت هەڵوەرێنە وشەیەکت بۆ ناوترێ، بەڵام ئەوە دنیا مەیدانی تاقیکردنەوەیە، دوای مردن دەگەڕیتەوە بەر دادگای عەدلی خوای پەروەردگار. ثم إن علينا حسابهم، دوای مردنیان لە قیامەتا دێنەوە و حیسابیشیان لەسەر ئێمەیە. علينا حسابهم، لەسەر ئێمەیە حیسابی کار و کردەوەکانیان. تۆ چیت لەسەر ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەی خاتەمی پێغەمبەران، ئەی مسلمانی بەڕێز، ئەی بانگ خواز، ئەی مامۆستای مزگەوت، فەذەکر ئینەما ئەنتە مذەکر، ئیشی تۆ ئەوەیە کە یادی خەڵک بخەیتەوە بە زمانێکی شیرین، بە دڵێکی خاوێن، بە دڵسۆزی. ئیماندار بەبینینی هەر شتێ یادی قیامەت و بەهشت و دۆزەق دەکاتەوە. پێوەری ئیمانەکەت ئەوەیە باخێکی جوانت بینی لە شوێنێکە، تاڤگەیەکی ئاوت بینی، کۆشک و ڤێلایەکی ڕازاوە و چراخانت بینی، یەکسەر بیری بەهشت دەکەیتەوە، یەکسەر دەچیتە ناو دنیای بەهشتەوە، ئەڵێی خوای پەروەردگار ئەم باخە جوانە ڕازاوە کە هەر شیرینە سەیری کە ئەلحەمدولیلا و ماشاءاللای دەوێت لێ بکەیت، ئەمە باخەوانێک دروستی کردووە، باخەوانێک نەمامەکانی ناشتۆ ئاوی داوە و ئابەم سیستەمە جوانە بە ئەندازە گیری نەمامەکانی ناشتۆ و جوان ئاوی داوە و کودی داوەتێ و وریایی بووە و هەڵی پاچیوە و جوتیارێکی نمونەیی بووە. ئەمە باخەکەی ئەم باخەوانەیە کە عەبدێکە، ئەی خوایە دەبێت ئەو باخانەی کە تۆ جەنات کە لە بەهەشتا باسییان دەکەی یا ئەڵڵا دەبێت ئەوانە چۆن بن. ئەوە نیشانەی ئیمانە کە ئەو باخ و باخاتی خەڵک دەبینی تۆ یەکسەر بیرت بۆ لای باخ و باخاتەکانی بەهەش دەڕوە. ئەڵێ ئەم تافگەی ئاوەی ئێرە ئاوا جوانە، ئەم ئاوە پاک و ڕوونەی کوردستان کە ئاوا دەڕۆیە، یانی هیچ جیهان لە شوێنەکە لە ڤیدۆیەکە لە تەلەڤیزۆنا دەبینی، ئەی خوایە دەبێت ئاو ڕووبارەکانی بەهەشت چۆن بن یا ئەڵڵا. کاتێکەوە دەچیتە ناو خانوویەکی خۆشەوە یان بە تەنیشتیا تێدەپەڕی، چ ڕازاوەیەکە، هەر ئەو ئەندازیاری کە کێشاوێتی بیر دەکەیتەوە چ زانایەک بووە، ئەوەی کەوا تەسمیمی کردووە، ئەوەی کەوا ڕازاندوویەتیەوە، ئەو چراخانە، ئەو هەموو ئینارە و ڕووناچیە، ئەڵێی خوای پەروەردگار ئەمە عەبدێک لە عەبدەکانی تۆ، عەقڵێکی ئەندازیاری داوەتێ ئەم نەخشەی دروست کردووە، ئەو وەستاوکرێکارە ئەم بینایی لەسەر کاغەزەوە کرد بەم بینا جوانە. ئەی پەروەردگار دەبێت کۆشکەکانی بەهەشت کە خۆت دروستت کردوون خشتێکی لە زێڕی خالیسە و خشتێکی لە زیوی سافە ئەبێت چۆن بن. بۆیە ئەو کاتە نەک حەسوودی بە خەڵک نابەی، بەڵکو بەخوا هەر دڵت بۆ لای ماڵی خەڵک ناچێ، تەنها بیرت بۆ لای بەهەشت دەچێ، ئەڵێی خوای گیان لە بەهەشتا لەم جوانیانە بێبەشم نەکەی، ئەم دنیا تێدەپەڕێ بە حەڵاڵ هەوڵی بەدەستیانانی دەدەم و تەمەڵی ناکەم، ئەگەر نەشبوو ئەمە دنیا بەشەر ئەمەی دروست کردووە، بەڵام من یەقینم هەیە ئەگەر لەسەر ئەم ئیسلام و ئیمانە بم بەویستی خوا تۆ جوانترت بووە من دروست کردووە لە بەهەشتا، چاو لێ حەسوود نابی، خەڵک ناکوژی، چاوت پیس نابێ، چاو نابڕیتە ماڵی خەڵک، فیتنەیی ناکەی، بەڵکو یادی بەهەشت دەکەیتەوە.
کاتێک کە ئاگر دەبینی چۆن ئاگر لە ماڵەوە پێویستی ژیانە هەبێ بەڵام بە ئەندازەی پێویست بەوەی کە لە تواناتدا هەیە لە ڕاگەیاندنەکانەوە لە بەشی فریاکەوتن و خۆپارێزی لە کارەساتەوە پێت گەیشتووە ئەڵێن ئەم ڕێنماییانە جێبەجێکە بۆی لە ئاگرکەوتنەوە خواپەناماندا و بمان پارێزێ لە ماڵەکەتدا بە دووربی ئاگر دەبێت بەم شێوازە بەکاربێنی زۆر بە حەزەربی بۆی خۆت نەسووتێنێ بۆی ماڵت نەسووتێنێ بۆی کۆگاکەت نەسووتێنێ دوکانەکەت نەسووتێنێ بازاڕەکەت نەسووتێنێ چۆن خۆ دەپارێزی لە ئاگر کاتێکش کە ئاگری دنیا دەبینی ئاگری جەهەنەمت بەبیر دەکەوێتەوە لە یا ئەڵڵا ئەم ئاگرە بەم شێوەیە سووتێنەرە خۆ ئاگری جەهەنەم هەر بەراورد ناکرێت لەگەڵ ئەمەدا خۆمە احتیمالی هەیە بش سووتەی پەنا بەخوای پەروەردگار یان چاک دەبیتەوە ئازارەکەت چاک دەبێت یان دەمری و نەجاتت دەبێت بەڵام خۆ ئاگری جەهەنەم ڕزگاربوونی لێی نییە خۆ تەداوی نییە خۆ ئازارشکێنی نییە خۆ عەزابەکە سوگ نابێت لەسەرت پەنا بەخوا یا الله خوا لەو ئاگرە بمپارێزی ببینینی ئاگری جەهەنەم دنیا ئاگری جەهەنەمت بیر دەکەوێتەوە بە ئەندازەی ئەوەی پێویستە و خۆ پارێزی واجبە لەسەرت خۆت و ماڵ و منداڵت کار و کەسابەت و بازار و دوکانی خۆت و خەڵکی پارێزی لە کارەساتی ئاگرکەوتنەوە سووتان پێویستە لەسەرت دەبێت ئاواش حەزەر بکەیت لەو شتانەی کە دەتباتە جەهەنەم ئاوا خۆش لەوانە بپارێزی کار و کردەوەی شیرک و نیفاق و ئەوانە هەروەها کار و کردەوەی غەش و خیانەت و دەستبڕین و فێڵکردن و درۆکردن و خیانەت لە خەڵکی کە دەتباتە جەهەنەم ئەوە بە حەزەربی خۆتیان لە کار و کردەوەی قەولی و لە فیعلی پارێزی بە ئیزنی خوای گەورە خوای گەورە لە سوورەتی ئەلواقعایەتی 73 دەفەرمێ نحن جعلناها تذكرة ومتاعا للمقوين ئێمە ئەو ئاگرەی دنیامان کردووە بە بیرخەرەوە یعنی ئاگری دنیا خوا بۆیە دروستی کردووە یەکەم جار بۆ بیرکردنەوە لە ئاگری جەهەنەم هات چەند دەترسی لە سووتانی یەک تۆزێکی پەنجەد دەبێت ئەوە بیر بکەیتەوە تەذکیڕ ئەمە یادەیاد بۆیە زنجیرە باسەکەمان ناو نایاد بە بینینی ئاگریش دەبێت ئاگری جەهەنەمت بیرکەوێتەوە ئەگەر ئیمانداربی ئەمجا ومەتاعا للمقوین ئەوە کەسانی کە پێویستیان بۆ ئاگرێ سوودی لێ وەردەگرن پیاوچاک و پێشینانی ئەم ئومەتە ئەگەر ئاوێکی سادیان بخواردایەوە دەگریان دایانگوت بۆچی دەگرین دایانگوت وەڵڵاهی کەم ئاوە ساردەمان لەسەر ئەم تینوێتە خواردەوە بیری جەهەنەمیەکان دەکەینەوە بیری ئەو کاتێ دەکەینەوە کە خوای پەروەردگار لە سوورەتی العەراب ئاەتی 50دا باسی ئەومان بۆ دەکا کاتێککە بەهەشتەکان چوونە بەهەشتەوە دۆزەخیەکان کە تەماشایان دەکەن ئەوانە بە ئاواتی خۆیان گەیشتن و ئەمانەش لە چه عەزابێکان ئێتر دەڵێن ئەفیضوا عەلەینا من الماء تو خوا خێرتان دەگا بەشێک لەو ئاوە سازگاری خۆتانمان بدەنێ لە بەهەشتا ئەوە شاشەیەکە لە بەردەمیاندا دەنگ و ڕەنگیان بەیەک دەگا دەنگ و ڕەنگیان بەیەک دەگا ئەم دیوی شاشەکە جەهەنەم و ئاگرە ئەو دی بەهەشتە ئەوە ڕەفیقەکانی دوێنێ بوون ئەوە خزمەکانی دوێنێ بوون ئەو براو خوشکەکانی دوێنێ بوون ئەم بێدینی هەڵبژارد و کوفری هەڵبژارەوە لەم شوێنەدایە ئەوەشیان ئیمانی هەڵبژارد و ڕێبازی پێغەمبەری هەڵبژار صلی الله علیه وسلم لەو خۆشی بەختەوەریەدایە ئەڵێن تو خوا هەناومان سووتە یەک تۆز ئاومان بدەنێ بەڵکو یەک تۆز لە ئاگری جەستەمانی پێ بکوژێنینەوە تو خوا بەڵکو یەک قومێک بخۆینەوە ئاگری ناو ناخمان کە تینوێتی سووتان دوێتی پێ بکوژێنینەوە بەڵام نەخێر حرامە لەسەر ئەهلی دۆزەخ ئاوی بەهەشت بخواتەوە وڵکە ئاوەکەیان دەخواردەوە دەیانگوت خوا لە جەهەنەما نەبین بۆ قومێک ئاوا بپاڕینەوە و لێشمان حرام بێت عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر بەلای ئاسنگەرەکاندا دەڕۆی بە بازاڕی ئاسنگەراندا دەفەرمێ فبصر بحديدة قد أحميت فبكى ئاگرێکی بینی ئاسنگەرەکە دەیخستە ئاگرەکە و سوور دەبەوە بە چەکوش لێدا بۆی کە ئامێرێکی لێ دروستکە دەفەرمێ دەستی دەکرد بە گریان وتیان قوربان بۆ فەرمی وەڵڵاهی جەهەنەمم ببیر دەکەوێتەوە ئاوا لە جەهەنەما مرۆڤ سوور دەبێتەوە نە ڕۆحی دەردەچێ نە چاک دەبێتەوە نە ئازار بەخشێک و دەرزی و دەرمانێک هەیە فریایکەوە و تۆزە لە ئازارەکەی لەسەر سوکاتەوە بە بینینی ئەو ئاسنە سوورکراوە من جەهەنەمم بەبیر دەکەوێتەوە بۆیە زنجیرە باسی یاد پێمان دەڵێ هەرچیت بینی با بیری قیامەتت بخاتەوە با لە شەوانی ڕەمەزاندا لە جیاتی ئەڵقەی TV لە جیاتی بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی بۆشتی بێسوود بۆ باسی ئەم و ئەو با یادی قیامەتی خۆمان بکەینەوە تا لە قیامەتدا لەو کەسانە نەبین کە دەڵێن یا حەسرەتە عەلا ما فەڕەت فی جەنب الله وەکو لە سوورەتی ئەززومەڕاتی 56 هاتووە ئای داخی گرام کە چەند کەم تەرخەم بووم
تەوبەم نەکرد وازم لە گوناه نەهێنا نەگەڕامەوە بۆ لای خوای پەروەردگار حەیف قالوا يا حسرتنا على ما فرطنا فيها لسورة الأنعام آياتی سیویەکە جەهەنەمیەکان هەموو هاوار دەکەن دەڵێن ئاوار بۆ خۆمان ئای کە پەشیمانین ئای خۆمان بۆ ئەم ڕۆژە ئامادە نەکرد و لە خوای پەروەردگار دوور بووین ئەم ژیانەی ئێمە فرسەتە ئەم ڕەمەزانە فرسەتە و خوا لەبەر دەممانە دایناوە بۆیە پێویستە یادی خۆمان بخەینەوە بەوەی کەوا بەردەوام قیامەتمان لەبیر بێ یادی منداڵەکانمانی بخەینەوە لەگەڵیان دانیشین شەوانەکە کە دوای تەراویح و مەوعیزە کۆیان کەوە بڵێ کوڕەکانم کچەکانم هاوسەری ژیانم خزم و کەس و کارم ئاگاتان لێبێ یادتان دەخەمەوە ئاگاتان لە دینی ئیسلام بێ دینەکەتان پارێزن ئاگاتان لە وڵات و نیشتیمانەکەتان بێ ئەم کوردستانە ئەمانەتی خوایە بۆ ئێمە ئاگاتان لەگەل و نەتەوەی خۆتان بێ خیانەتی پێمەکەن تیان بگەێنن نیشتیمان و نەتەوە جیاوازە لە حکوومەتێکی گەندەڵ حکوومەت دێ و دەڕوا بەڵام دەبێ ئێمە ئاگامان لێبێ خیانەت لە دینەکەمان نەکەین خیانەت لە گەلەکەمان نەکەین خیانەت لە نیشتیمانەکەمان نەکەین بۆچی یادخستنەوە گرنگە یەکەم مرۆڤ زوو شتی بیر دەچێتەوە واللهی ئێستا ئەوەی لەم زنجیرە باسی یادەدا دەیبیستین لەوە ئەچێت جەنابەت کە من باسی دەکەم بڵێ واللهی ئەوم بیستووە بەڵام سەریکەیان لە بیرت چۆتەوە وەیە وتارێک کە بیستوشتە کە دەشی زانی هەر یادخستنەوەی پێویستە چونکە لە بیرت دەچێتەوە سەرقاڵی بە تایبەتی لەم ڕۆژەدا وای لێکردنی شتەکانمان زوو لە بیر دەچێتەوە زۆر پێویستە یادی یەکی بخەینەوە لە وتارەکان گوێ بگرین ئامادە بین دووەم کاتێک شتێک زۆر یادی دەکەیتەوە لە مێشکتدا دەچەسپێ یەکەم جار شتێکی لێ وەردەگری هەر وتارێکە یەکەم جار گوێی لێبگرە شتێکت وەرگتووە جاری دووەم هەمان وتارە هەر لەسەر هەمان کاسێت لەسەر هەمان ڤیدۆ لەسەر هەمان تۆڕی کۆمەڵایەتی گوێی لێ بگرەوە سێکی شتێشکە فێر بووی جاری سێم شتێکی تر فێر بووی جاری یەکەم قەناعەتت نەکرد جاری دووەم قەناعەتت بۆ دروست دەبێت جاری سێم لێت دەبێتە خوو لە ناو لاشە و دەستەدا و جا دیفاعی لێ دەکەی ئەمجا بۆ دەبێتە بەرنامە بۆی یادخستنەوە ئاوا گرنگە چێ یادی خەڵکی بخاتەوە یەکەم مامۆستایانی مزگەوت یادی خەڵکی بخەنەوە بەردەوام بۆ خواناسی بۆ دینداری باسی ڕەحمی خوایان بۆ بکەن باسی دەروی دوای تنگانەیان بۆ بکەن مامۆستایانی بەڕێزی ئاینی زۆر زەرورن لە کۆمەلگادا ئەم کۆمەلگا موسڵمانەی ئێمە ئەم گەلی کوردەی ئێمە خەمباری زۆرە دەردەداری زۆرە گرفتاری زۆرە پێویستە مامۆستای یادیان بخاتەوە یادی ڕەحمی خوا یادی دەروی دوای تنگانە و دەروی خێر کە لە تنگانەدا خوا بە هاوارتەوە دێ یادیان بخاتەوە پەنا بۆ خەڵک مەبە پەنا بۆ ئەڵڵا بەرە وەرە لە خوا بپاڕێەوە یادیان بخاتەوە ئەوەندەی چاول لە قاپی داخراوی خەڵکە سەر هەڵبڕە بۆ ئاسمان قاپی هەمیشە کراوەی ئەڵڵا ببینە و داوای لێ بکە و یارمەتیت دەدا پاشان مامۆستایانی قوتابخانە ئەو مامۆستانی کە لەم قوتابخانە بۆ منداڵەکانمان مەبەستم ئەوەیە لە بنەڕەتی هەتا خوێندنی باڵا چەند جوانە مامۆستا 5 دقی کۆتایی دەرسەکە بۆ پشووی تەلەبەکان بۆی دەرسەکەش باشتر تێبگەن تەرخام بکە بۆ بابەتێکی جوان یادیان بخاتەوە تەفسیری ئاەتێکیان بۆ بکە فەرمودەیەکی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بۆ بگێڕێتەوە ڕێنماییەکی جوانیان پێ بدە ڕەوشتێکی جوانیان یاد بخاتەوە بژاریان بکە لە ڕۆشتێکی ناشرین مامۆستا ئەوەی کە بە تایبەت لە قۆناغەکانی سەرەتایی بنەڕەتیدا دەتوانێت بیخاتە مێشکی قوتابیەوە وەڵاهی نە مامۆستای مزگەوت نەدایک و باوک لە ماڵەوە ناتوانێت دەوری کاریگەرتان دەبێت مامۆستایان قۆڵی مەردایەتی لێ هەڵکەن بە ئیزنی خوا بە ئیزنی خوای گەورە لە ڕەمەزان و غەیری ڕەمەزاندا چەند دقەیەک لە دەرسەکەتان تەرخانکەن یادی جوانی و خێر بخەنەوە بیری نەوەکانی خۆتان و ئێمە پاشان فیلم و دراما بەداخەوە ئێمە لە وڵاتی خۆماندا کە دەڵی فیلم و دراما چونکە هەر عەرە خواردنەوەمان تێدا بینیوە و هەر مازماچێن و حوبحوبێن و شتی بێمانا و گاڵتەکردن بە مزگەوت و بە دین و بە نوێژ و بە عیبادەت و هەر خەڵکی سەرخۆش و بێهۆش لە دراماکاندا دەردەکەون داخی گرانم ئەی ناخۆی دراما و فیلم و ئەوانە زۆر کاریگەریان هەیە کە بە دیاریەوەدا دەنیشی واد لێ دەکا هەست دەکەی حەز دەکەی تۆش ڕۆڵی ئەو ئەکتەرە کە چەند قسەکانی جوانن چەند ڕۆژ بەرزە چەند مەردە چەند پیاوە چەند چاکە چەند پاکە چەند بەڕێز و بە حرمەتە چۆن بوونی خۆی سەلماندووە چۆن خەڵک متمانەی پێ دەکەن حەز دەکەی وەکو ئەوبی دەوێت لاسایکەیتەوە چۆن دراما دەبێت قێزە کارەکانت خراپەکان ناشەرعیەکان نایاساییەکان ناکۆمەڵایەتیەکان بێڕەوشتیەکانت لەبەر چاو قێزەون دەکا وا لێدێ ئەو کاراکتەرە لە فلیمێشکەشدا قێزی لێ دەکەیتەوە بۆیە خۆ دەپارێزی توخوا با من چارەنووسم وەکو ئەو نەبێت ئەوەش یادخستنەوەیە
ئیسلام ناڵە ئەوانە حرامن، بەڵام حیفێ لای ئێمە ناشرین کراوە لە سکەکەی خۆی لادراوە. ئەینا ئەوەش بەشێکە لە مەنهەجی ئیسلام بۆ یادخستنەوەی جوانیەکان و بژارکردنی دەرونی مرۆڤ لە خراپەکان لەڕێی ئەو درامە و تەمسیلیەوە کە کارەکتەرەکانت وەکو واقع نیشان دەدا. پاشان بەڕێزان ژن و مێرد یەکتری یادی یەکتری بخەنەوە. چوارەمیان ژن و مێرد یادی یەکتری بخەنەوە کە یەکتریان خۆش دەوێت. پیاوەکە بڵێ هەرچەند سەرقاڵم لە دەرەوە ماندوم، ئافرەت کە هاتەوە ماڵەوە پێ بڵێ وەڵڵی خۆشەویستی ڕۆژ بە ڕۆژ لە دڵما زیادە، لە کەم و کۆڕیم ببوورە، کەم و کۆڕیم نییە، بەڵام ماندوم. ژنیش لە شەودا لە بەیانیاندا بە پیاوەکەی بڵێ پیاوەکە سەرقاڵی ماڵم، منداڵم، میوانم، پاکردنەوەی ماڵم، ئەگەر وەکو پێویستیش لەگەڵ تا ڕەفتارم نەکردبێ گردنم ئازاکە، بەخوا لەوەوە نییە خۆشەویستیم کاڵ بوو بێتەوە، ڕۆژ بە ڕۆژتەوە خۆشەویستتر و ئازیستری لە دڵمدا. ئەها یادخستنەوە بە ڕێزان زۆر زەرورە لە بینی ژن و مێردا. بەخوا دوو ڕۆژ ڕۆژی جارێک ئەم قسانە یادی یەک بخەنەوە کە چەندم خۆش دەوی، کە چەند کە ئەگەر کەمتەر خەمبم لە ڕووی نادڵسۆزیەوە نییە، لە ڕووی بێکاتیەوەیە، لە ڕووی سەرقاڵیەوەیە، بمبورە خۆشەویست و ئازیزەکەم. وەڵڵاهی ماڵەکان پڕ دەبن لە خۆشەویستی و ڕێز و حرمەت. خاڵی پێنجەم و کۆتایی میلەت بیری حکومەتی بخاتەوە. کاتێککە حکومەت لە سکەی خۆی لادەدا کە خزمەتکردنە، حکومەت لە جیاتی ڕەحمەت دەبێتە زەحمەت بۆ ژیانی خەڵک، چونکە حکومەتی دادپەروەر بەڕاستی ڕەحمەتە، کە خەریکە لە سیستەمی خۆی لادەدا دەبێتە زەحمەت یادی بخاتەوە. میلەت بڵێ ئەی کار بەدەست بوەستە، دەنگ هەڵبڕێ، قسەی جوان بکە، خۆپیشاندانی مەدەنیانە، سەلامەت، دوور لە تێکدان و شکاندن و سووتاندن و هەڵتەکاندن، بە ئامانجی چاککردن، خۆپیشاندانی مەدەنی ئامانجدار، ئامانجەکە دیار بێ بۆ چ کارێکە، ناڕەزاییەکە بەرامبەر بە چییە. ئەنجارەکانە هەدەف دیار بێ کە لەو سەرەوە لەسەری قەرزدار نابیەوە، ئەوەی هەشە لە دەست ناچێ، دوژمن زەفەر ناهێنێ لەو کاتەدا، ناحەس کەسێککە لەسەر سۆز و عەتفی ئەم میلەتە هەژار و مەزلوم و مافخراوە ناوێ خۆی کا بە پاڵەوان و بانی خۆی هەڵبژێرێ، حتا دەستی دەگاتەم 19 ملیۆنەکە و 20 ملیۆنەکە و 30 ملیۆنەکەی بەغاو کوردستان و ئەمجا پاشان 100 ڕەحمەت لە کفندزی پێشوو بکەینەوە بۆ بنێرینەوە، چونکە ئەم لەوان خراپترە. ئەمە هەر پاڵەوان بوو لە ناو خۆپیشاندان و جەماوەردا، چونکە دەیویست خۆی هەڵبژێرێ و دەنگی خەڵک ڕاکێشێ. نەخێر، ئامانجدار بێ، نێتی خاوێن بێ، بۆ داوای ڕەوا بێ، بە ئاگاهێنانەوەی حکومەت بێ. وەکو زمانی ئیمامی عومەر کە کابرا لێی هەستاوتی ئەی عومەر، ئەگەر دادپەروەر نەبی، خزمەتکاری گەل و میلەت نەبی، وڵات ئاوەدان نەبێتەوە، ئیسلام لەسەر دەستی تۆ پێش نەکەوێ و پشکست بێنێ، وەڵڵاهی بەم شمشێرە ڕاستت دەکەینەوە. شمشێری ئەمڕۆ چەک نییە، شمشێری ئەمڕۆ دەنگە، دەنگی ناڕەزاییە لەلایەن ڕۆشنبیرەوە، لەلایەن مامۆستای ئاینیەوە، لەلایەن کۆمەڵگەی مەدەنیەوە، لەلایەن جەماوەر بەگشتیەوە. ئەوەش یادخستنەوەیە، یادت دەخەمەوە ئاگال لێوێ، غافڵ نەبی تۆ خزمەتکاری، ئەگە بتەوێ ئاغایەتی بەسەر میلەتەوە بکەی، کورسیەکە لە ژێر دەردێنین. داواکارم لە خوای گەورە بتوانین ئەم ساڵیش لە زنجیرە باسی ڕەمەزانی یاددا سوودێک بگەێنین، هەم بیگەێنم بە خۆم، هەم بە جەنابتان، هەم ئێوە بڵاوی بکەنەوە ئینشاءڵڵا سوودێک بگاتە دڵێک و ڕێنمایی بێ بۆ هەموو لایەکمان. داواکارم لە خوای گەورە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵکە، هیدایەتمان بدا بە جوانی لە خزمەتی ئەم مانگە پڕ بەرەکەتە دابین، عیبادەتی حەقی مانگی ڕەمەزان لەم مانگەدا بکەین. آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم والسلام عليكم ورحمة